کۆمەڵی کوردستانێکی سەوز لە ساڵی 1990 وارە دامەزراوە لەو کات کە وشەی ژینگە وشەیەکی زۆر ناوە بۆ لە ناو خەڵکە بەڵام کۆمەڵی خەڵکی ڕۆشنبیری شاری سلێمانی هەستاون بە دروستکردنی ئەم کۆمەڵەیە هەر لە سەرەتاوانی ئەم کۆمەڵەیە دەست بەکار بووە فۆرمی ئەندامێتی هەبوو ئەندامی چالاکی هەبوو کۆنگرەی خۆی بەست و ینی بە کۆنگرە و بە پەیڕۆ و پرۆگرامی خۆی داڕشتووە کۆمەڵی کوردستانێکی سەوز لە نۆ ئەندامی دەستەی باڵا پێگە کە لە ناویانە سەرۆک و جێگر و حەو ئەندامی دەستەی باڵامانەیە ئەم حەو ئەندامان لەسەر بەپێی پارێزگاکان و ناوچەکان دابەش بوون ئێمە ناوەندەکانی ئێمە لە سەرجەم پارێزگاکانی هەرێما هەیە بە کەرکووکی شەوانە و لە مەنتیقەی ڕاپەڕین ناوەندمان هەیە بە خانەقینی شەوە لەگەڵیان ئێمە ناوەندی سلێمانیمان لە بارگای سەرێکی دەستەی باڵای خۆمانایە بەیەکەوە ئیش و کارەکانەکەین ناوەندی سلێمانیش پێکاتوە لە نۆ ئەندام بە سەرۆک و جێگر و حەو ئەندامی ناوەندی سلێمانی هەیە بەش تیانە بڵین بە ژن و پیاوە بەشدارن نەتوانین بڵین نێرومێ بەشدارن لە دەستەی سەرۆکایەتیەکەیە و دەستەی باڵای ئێمەش جگەلەوەی کە ئێمە حەو ئەندامی دەستەی باڵامانەیە ستافێکی جوانمان هەیە بۆ ئیدارە و بەڕێوەبردن کە پێگەن لە بەشی ئیدارە و بەشی ئەعلام و بەشی ژمێریاری و کارمەندەکانی و شۆفێر و ئەوانە شەوانە بەشدارن لەگەڵمانەیە ئێمە ڕۆژانە دوای نیوەڕۆان دەوامی خۆمانەکەین یەکێک لە ئێمە ئەم کۆمەڵەیە هەر لە دروستبوونیەوە یەکێک لە ئاماجەکانی ئەم کۆمەڵەیە زیادکردنی سەوزایی بووە یعنی یەکێک ئیشی سەرەکی ئەم کۆمەڵەی ئێمە ئیسا زیاد هەر لە سەرەتای دروستبوونەوەوانەیە بەمبەستی زیادکردنی ڕووبەری سەوزایی دروست بووە دووەمیشیان وشاری ژینگەی بە خەڵکی یعنی کارەساتە ژینگەیەکان کە ڕوو ئەدان یا سروشتین یا دەستکردن جا ئێمە بە حکومەوەی ئەم ناوچی ئێمە لە کارەساتی سروشتی تۆزێ بە دوورە یعنی ئەوە نیە بڵێ کارەساتی سروشتی زۆرمانەیە و بورکانمانێ و ئەوانەمان هەیە ئاگرکەوتنەوەمان هەیە بەڵام زیاترەوەی کە ڕووەدا بە دەستی مرۆڤەکانە کارەساتی دەستکردن کە ڕوێن یان بەهۆی ئەو دوژایەتیکردنەوەی سنوورەکانمانە ئێستا ئەگە سیر بکەی تۆپ باران کردن و دەست لە یەخە و شەڕی ئەوە نەماوە بەڵام میسە شەڕی ژینگەی هەیە شەڕی ئاو هەیە شەڕی خاگەیە جا لەبەرەوە هەندێک جار سیرەکەی هانا بۆ چیە بن لەبەرەوە هەنابن بۆ دارستانەکانمانە سووتێنن دارەکانمانە بڕنەوە ئەیبن بەداخەوانی ئەم سنوورانەی ئێمە تایسە نەماتوانیەوە وەکو پێویست پارێزگاری لە سروشتە جوانی کە هەمانە بیکەین ئەوەیە زیاتر و ئەوەشی هەندێک جاریش و کارەساتانی دەستکردانی کە ڕوئەدات بەهۆی کەمتەرخەمی مرۆڤەکانەوێ لە شوێنێکە ئاگرەکاتەوە ڕوە بە نایکوژێنێتەوە بەدوای خۆیان کارەساتێکی گەورە خوڵقێنێ و کۆوانی کە لە هەندێک جوار لە گەرم و جوو ئەوانە کابرا لە سارەیە کۆوانێ جگەرێک سووت و جگەرەیە فڕاتە دەرەوەچێتە ناو گەرمێکەوە ئەسووتێ ئەوە حاڵەتانشمانەیە یعنی خەڵکەکانی ئێمە بەداخەوانێ بێ ئاگان لە ژینگە بێ ئاگان ینی نازانن ئەو خوای گەورە ئەو کاینە جوانی کەیاوی نەتی و سروشتە جوانە چەند جوانە بیپارێزین کاکە بۆ ژیانی خۆمانە ئێمە ئیسا هەرچیەک لەم کوردستانی ئێمەیە لەو سنوورانە ڕوو بدات زەرەری هەیە بۆ وڵاتانی دراوسێش بەڵام بەداخۆ تا ئیسەوای بیر نەکراوەتەوە چونکە ژینگە سنووری نییە ئێستا من وڵاتەکانی دراوسێم چەند ژینگەیان پاک و ئەوە بێت بۆ من قازانجا ژینگەی من چەند پاک بێ بۆ در ئەوانی تر چۆن وەکو کۆڵانێک وایە لە کۆڵانێک ئەگەر ماڵێک خۆ پاک و خاوێن نەبێ تەسیرە بۆ گەڕەکەکە ئاینی شت واشە ینی تۆ ئەو دارە تەسیر ینی ئۆکسیجینە بۆ هەموو مرۆڤەکانی ینی ئەوە نییە بۆیەکی بۆ من هەبێ و بۆ تۆ نەبێ لەبەرەوە وشاری ژینگەی ئەوکو پاسم کرد لە لای هەر بە ئاب لە جیهانە ئەگەر سیر بکەی ئەو کارەساتانە هەرەیە سووتانی دار و کاگەی ئەوانە هەیە بەڵام بەداخەوانەوە ئێمە وەکو باسم کرد هەندێک جارە بێتە یەکێکی سیاسی ینی ئەگەر سێری ئێمە هینکەی دادگاکان بکەین ئێمە دادگای ژینگەیمان نییە
یعنی یەکێک لەو هۆکارانی کە بۆتە هۆی ئەوەی ئێمە نەماتوانیوە بەپێی پێویست ژینگەی خۆمان بپارێزین نەبوونی دادگایەکی عادل بووە، دادپەروەر بووە. سێرەکی ئەوانی کە ئەبنە هۆی پێشەلکاری ژینگەیی بە گەڕامەیەکی کەم قوتارە بن، لی دەرەچن. هەرچەندە ئێمە گەر سیر بکەین یاسا ژینگەیەکانمان زۆر دەوڵەمەندن، ڕێنماییەکی زۆر جوانمان هەیە، بەڵام بەداخەوانێت تەنفیزی ئەم نەماتوانیوە ئەمانە ئەم ڕێنمایە جوان و ئەم یاسایانە لە دادگایەکی ژینگەی عادلانە کۆ بکەینەوە. لەبەرەوە ئەمە یەکێکە لە هۆکارەکان. یەکێکی تر لە هۆکارەکان ئێمە کە باسیەوەکەین ئەڵێن ئێمە دارستانە سووتێ، ڕاستە دارستانە سووتێ، بەڵام لەگەڵیشیە ئاو هەوا و خاکیش لە ناوەچێ، وایە تۆ خاکی ئەو شوێنە ئیبادە ئەکەیت لە ناوی ئەبیت. لەبەر ئەوە ئەمە زەریری ئەمە هۆکارێکی تر، یعنی شەر ئێمە ڕاستە دارستانەکان، بەڵام بۆ جارێکی تر ئەم دارستانانە خاکەکانیشمان لە ناو بن. لەبەرەوە من ئەم هۆکارانە چی ژینگی چی دەستکرد بێ، چی سیاسی بێ، چی سروشتی بێ کە ڕوئەدان لە ناوبردنی دارستانەکان کارەساتێکی گەورەیە بۆ مرۆڤ و بۆ زیندەوەرانیش، چونکە ئەو دارستانانە مۆڵگەیەکی باشی شوێنێکی باشی زیندەوەرانن کە تۆ لە هەموو لە شوێنێکە زیندەوەرەکانی لە ناوچوو ئۆکسیجێنەکە نەما دارەکانی لە ناوچوو، یعنی ژیانیش لە ناوەچێ، یعنی تەندروست نابێ، یعنی کۆمەڵگایەکی نەخۆشت دەبێ بەد کورتێکی. لەبەرەوە ئێمە هەرچەند ئیش بکەین لە بواری ژینگەیە، هەرچەندمان لێ سەوزایی زیاد بکەین هەرکەمە وەکوایی چوان نەکردبێ، هەر لە خوارەوە بین هێشتارە کێژبەکەمان هەر ناچێتە سەرەوە. لەبەرەوەی ئێمە لەم لاوە چەندی نەکەین سێرەکەین لەو لاوە کەواتە ئەبێ ئێمە هەوڵ بین یەکەم جارۆک و هەرێمی کوردستان سنوورەکانمان بپارێزین، دارەکانی سنوورەکانمان کە پاراز، ژینگەی وڵاتەکەمان پاراز، ئەوسا هەرچیەکی تر بکەین ئەمە زیادەیە، ئەمە یعنی تۆ زیاکەی، بەڵام تۆ لەلایەک کۆ لە ناو بچێت و لێرەوە تۆ هەوڵی سەوزایی بدەیت وەکواری چت نەکردبێ، هەرە گەڕیتەوە سەر خاڵی سفر. لەبەرەوەیە یعنی هەرچەند هەوڵ بدەین بۆ زیادکردنی سەوزایی ناگەینە ئەو دەرەجەی کە بڵێن وەڵی تر ئێمە سەوزایی تەواو بووین. تۆ بتۆنێت ژیانی ژماری دانیشتوان زیای کردووە، حتمان تۆ دەبێ هەندێک شوێنەیەوی خەیتە بەستە پلانی شارەکانەوانی و لەبەرەوەی عەدەدی خەڵکی کە زیای کرد کەواتە بێ ژماری دانیشتوان و ئەوانە زیای کرد، تۆ بێ شوێنی شتە جێبوون بۆ ئەمانە ئیتر ئەو بە پرۆژە بێ، بە خانوو بێ، بە تەوزیعکردنی زەوی بێ لەلایەن حکوومەتەوانێ ئەمە زیاکە، بەڵام ئەوە ڕێنماییکی لەگەڵا بێ پارێزگاری لە سەوزایی بکرێ. لاوەڵ شۆ ئاماژەم پێوتم ئەگەر شوێنێک نەکرێ بە سەوزاییەک و نەتواندێت دەرەقەتی ئەوە نەبێت کە تەحویلی مەسەڵەن بۆ تەعویز باتەوە بۆ ئەو کارەساتی کە خوڵقێنێت تەعویزی ناتەوە بۆ مۆلیدات و بۆ ئەوەی کە جەنابە باسێ کرد بۆ بەکارێنانی ئۆتۆمۆبیل و کە بەداخەوە ئیسا زۆربوونی زیاد یعنی عەدەدی ئۆتۆمبیل ئەمە کارەساتێکی گەورەیە، خوڵقی ڕۆژ بە ڕۆژ لە زیاکە. ئەگەر تۆ دیقەت بچیت لە هەندێک جارەڵی هەنا ناسە نەماوە، نەها کاڕووی بەڕێ هەستەکەی ناسە نەماوە، ئەمە بووی چی هەمووی ئەو گازانەیە کە مۆلیدی کارەبا کە لە بێکارەبایان مۆلیداتی کەڕەکەکان و کارگەکان و ئەیدە هەر شوێنەکە بینی مۆلیدێکی تایبەتی بەخۆی لەبەر درگاکەی خۆی یا لەبەر سەرسوچی ماڵەکەی خۆی قوت کردوێتەوە جگە لە مۆلیدە گشتێکە هەشە و لەگەڵی تیشتەوە ئۆتۆمبیل ئەگەس بە کۆڵانێکا بڕۆ سەیرێکی هەر ماڵێکی دوان سیان سیاری ڕاگرتووە، ئەم بەنزینە ڕۆژانە چەند هەزار لیتر سەرفە بێ چێتێکیەوە هەرچێتە ئەو بەرگە هەوایی خۆمانەوە هەر ئەوەیە زەرەرەیەتەوە بوو ئەوەی کەوتم کە باسم کردوتم ئەمە هەموو بۆ سیحەتی خۆمان. ئێمە وەکو کۆمەڵی کوردستانی سەوز کۆنتاکتوانێ لەگەڵ هەموو ڕێکخراوە ژینگەیەکانە، لەگەڵ دەستەی ژینگە، لەگەڵ هەموو ئەولانی کە پەیوەندیدارن بە ژینگەوانەیە ئێمە کۆنتاکتی باشمانەیە ئیشی باش پێکەواکەین. ئیشەڵا ئێمە ناتوانین بڵین بە تەنها کۆمەڵی کوردستانی سەوز، چونکە خۆ دەزانی ئەم مەسائیلی ژینگە گشتگیرە هەموو شوێنێکی کردوتەوە ئێستا، ئەبێ بەلایانی هەمومان بەشداری ئەو پرۆسەیە بکەین کە بتوانین ژینگەیەکی تەندروست بنیاد بنین. ئەوەش بەهۆی ئەوەی کە مەسەڵەن سەسێرەکەی بەڕێوەبەرایەتی هاتوو چۆتیا بەشدارە بێ ژینگە بێ بەشدار بێ، کشت و کاڵە بێ بەشدار بێ، یعنی هەموو بەڕێوەبەرایەتیەکان و هەموو وەزارەتەکانە بێ لەم پرۆسەیە بڕوبڕبوونەوەی ئەو نالەباری کەش و هەواکەی سەر ڕوبەڕووی هەموو دنیا بۆتەوانێ و هەرێمەکەی مەشی لێ بەدەرنیە پێویستەکە هەمومان پێکەوە گشتگیرانە بەڕوڕووی ببینەوانێ، هەرێکەکەمان لەلایەن خۆیەوانێ بۆ نمونە داری کارەبا هەوڵ بەدا کارەبا 24 ساعتی دابین کا مۆلیدات نێڵێ
وزەی خۆر بەرهەم بێنێ کارەبا بە وزەی خۆر تەشجیعی خەڵک بکە بۆ ئیش بکەن بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی کاکاتە وەزارەتی ناوخۆ سەر بۆ وەزارەتی هەوڵ باکێ سیارەکە بکاتەوە هێنانی مواصفاتی سیارەکانیان بە باشی داخڵ بکەن لە لایەکی ترەوانێن بەسەڵەم بەڕێوەبەرایەتی دارستان و پاوان زیاتر چاودێری دارستانەکانیان بکەن لە ئاگرکەوتنەوە بیان پارێزن ئەو نەمامانەی کە هەیەە نێڵم بفۆتێ بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی سلێمانی وەزارەتی کشتتوکاڵ و ئاودێری هەوڵ با ئەو زەویانەی کە کە ئەو زەویانی کە بەردەڵانین ئیشی لەسەر بکە هاوڵ نەیات ئەوانەی کە هەمووی باخن و ئاهانە لە ناوبەرێ بۆ پرۆژە نیشتەجێکردن یانی ئەمە هەموومانەگرێتەوەوانەیە هەموومان هەر کەسە لە ماڵێکی خۆیوانێ هەوڵبادار بڕێن لەسەر کۆڵانی واچی شانازیەکی کەم کۆڵانە ئەمەم و فراهینە سەوزایە فراوانەیە بەڵام ئەچی بە کۆڵانی واشە سێرەکەی دارەکەی کە تێبدرێتکە خۆیان بڕێوێتەوە هەر بۆ ماڵەکەی خۆی کەسێ بەرە لەبەرەوە ئەمە شۆڕشێکە شۆڕشێکی هەمەلایەنە یعنی هەموومانە بێ بە لە ژینگە وەکو شۆڕشێک وەکو ئەوە ئیش بکەین ئەمە وەندێ ئیشی من بێ و ئیشی فلان و ئیشی فلان ڕێکخراو هەموومان چونکە ئەو ژیانە ئەو ئۆکسیجینە و ئەو دارە ئەو سەوزایە بۆ هەر هەموومان و خۆمان استیفادەی لەکەین من خۆم 7 ساڵە خۆبەخش لێرە کارەکەم ئەم ساڵ وەکو لە پرساوی ناوەندی کۆمەڵە کوردستانی سەوز دەست بەکار بوو لێرە خزمەتکردنی ژینگەیە ئەو بەرنامەی کە پێ بڵین خزمەت بە ژینگە بکات ئێمە لێرە جێبەجێیەکەین ژینگە پەیوەندی بە تاکی کۆمەڵگاوە هەیە ژینگە ئەمان خۆی پاراستنی ژینگە ئامانجێکی پیرۆزەهانی ئێمەش خۆمان کۆمەڵەکەمان ئامانجی پاراستنی ژینگەکەیە ئێمە پرۆژەکانمان زیاتر لە ناشتنی نێمامە و سیمینار و پانێڵ و ئەوانەی کە پەیوەندیان بە ژینگەوە هەیە بە معلوماتی ژینگەوە یانی بە زانیاری ژینگەیەوە هەیە لە ناو خوێندنگاکانە لە ناو کۆمەڵ شین و توێژەکانە ئێمە لە مانگێکە سیمین بڵین کاتێک کە کاتی دەوامی خوێندنگاکانەیە لە شێوەی سیمینارە لە دوای ئەوە مەسەلەن ئێستا مەوسمی گەرمایە تۆزێک نەمام ناشتنی ژیانی مەوسمی نییە بە تەواوەتی لە کاتی مەوسمی ناشتنی نەمامە ئێمە نەمام ئەڕوێنین ئیتر لەو شوێنانەی کە پێویست بکە پاکردنەوەی شوێنەکانی کە پێویستی بە پاکردنەوەی بە هاوکاری ئەندامەکانمان بە هاوکاری و کەسولایەنانەی کاتوانن هاوکاریمان بکەن ئێمە زۆر شوێنەکانمان پاک کردوتەوە لە پیسی